خوشحاڵین لە سلێمانی شاری هەڵمەت و قوربانی ئەو شارەی کە پێشەنجی خەباتی کوردایەتی و شۆڕژجێڕی و نەتەوەیی و نیشتیمان پەروەری بووە ئەم یادە ئەکەینەوە. پارتی دیموکراتی کوردستان لە ساڵی 46 لە کاتێکدا دامەزرا، ئەو کاتێک کە بێئومێدی باڵی بەسەر کوردستاندا کێشا بوو دوای جەنگی جیهانی دووەم، ئەو کاتە بوو کە هیچ بۆ کورد و بۆ کوردستان لە هەر چوار پارچەی کوردستان لە ئارادا نەبوو. دوای جەنگەکە ئەوانەی کە براوەی جەنگ بوون دەستکەوتەکانیان بەسەر خۆیان دابەش کرد. لەو کات بارزانی نەمر و کۆمەڵێک نیشتیمان پەروەر و شۆڕژجێر بیرۆکەی دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستانیان دامەزران. لەو کاتە ئومێدیان بۆ خەڵکی کوردستان دروست کرد، ئومێدی نەتەوەی، ئومێدی نیشتیمان، ئومێدی ڕزگاری نەتەوەی و نیشتیمانی. ئەو پارتە لە 79 ساڵی ڕابردوو ئەوەی کاکاری باسی کرد لە قۆناغە یەک لە دوای یەکەکانی شۆڕش و خەباتدا پێشەنجی خەباتی کوردایەتی بوو. هەڤاڵان ئەو حزبانەی تەمەن 70-80 ساڵن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان نەماون یان ئەگەر ماش بن پێگەیان زۆر لاواز بوو. بەڵام مانەوەی پارتی ئێستا بەو پێگەیە لەسەر ئاستی کوردستان، لەسەر ئاستی عێراق، لەسەر ئاستی ناوچەکە نیشانەی ئەوەیە چۆن ضرورەتی مێژووی بووە لە دامەزراندنی ضرورەتی مێژوویشە کە بمینی و بەردەوام بێت، چکە متمانەی خەڵکی کوردستان ساڵ بە ساڵ بەدەست دێنی و بەهێز دەبی و ئێستاش پارتی لەسەر ئاستی کوردستان، لەسەر ئاستی عێراق حزبێکی گەورە و حیساب بۆ کراوە. و تەئکید هەر کاتێک ئێستا ئێمە لە کاتی شۆڕش و لە کاتی بەرخودان ڕۆڵمان هەبووە، دەوری کاریگەر و سەرەکیمان هەبووە، و لە کاتی ئازادی نەتەوەی و نیشتیمان و لە کاتی ئاوەدانی و حکومڕانیش لە کوردستان پارتی ئێستا حزبی یەکەمە و ئەو حزبەشە کە لە عێراق لەسەر ئاستی عێراق و ناوچەی حسابی بۆ دەکرێت. هەڤاڵان هەر کاتێک بینیتان کە زەخت لە کوردستان هەیە، لە هەرێمی کوردستان هەیە و پارتی دەکرێت بە ئامانج، نیشانەی ئەوەیە کەوە دۆزی ڕەوای گەلی کوردستان بەرەو پێشچوو. نیشانەی کۆمەڵک گۆڕانکاری هەیە، نیشانەی کۆمەڵک ئەگەر هەیە لە ناوچەکە، ئەو ئەگەرانە پارتی و لایەنە سیاسیەکانی تر پێکەوە خۆ ئامادە دەکەن بۆ ئەو ئەگەرانە بەتەئکید کۆسب دروست دەکەن. ئەو کۆسپانەش هەڤاڵان لە پرۆسەی سیاسیە، لە هەڵبژاردنە و لە شێوەی حکومڕانیش. ئەگە سەیر بکەین ئێمە لە دوای 2005 کە دەستوری عێراق نووسراوەتەوە، لە دوای 2003 و بەتایبەتی دوای 2005 لە عێراقدا سەیر بکەین ساڵ بە ساڵ پرۆسەی سیاسی لە عێراق بەرەو دواوە دەڕۆ، دەستور جێبەجێ ناکرێت، ڕێککەوتنەکان جێبەجێ ناکرێن. ئەمە تەراجوعێکی گەورەیە لە پرۆسەی دیموکراسی، لە پرۆسەی سیاسی و داننەنانە بە ڕێککەوتنەکان و بە دەستوری عێراق کە 80 گەلانی عێراق دەنجی بۆ داوە. بەڵام مانای ئەوە نییە خەڵکی کوردستان، مانای ئەوە نییە حزب و لایەنەکانی سیاسی لە کوردستان ئێمە تەسلیم بەوە ببین. ئەمە بۆ ئەوەیە کە خەڵکی کوردستان، ئێرادەی خەڵکی کوردستان بشتێت و ئێمە تەسلیمی ئەو نەهج و ئەو بیر و باوەڕ و ئەو بەرنامەیە بین. بەڕاستی لە ماوەی ئەو چەند مانگەی ڕابردوو خەڵکی کوردستان ئیسپاتیان کرد کە خاوەن ئێرادەن، خەڵک ئیسپاتی کرد کە خاوەن قەزیەن، کە قەزیەی خۆیان خۆش دەوێت، ملەتی خۆیان خۆش دەوێت. خەریک بوو لێرە و لەوێ هەندێک خەڵک بە ئاراستەیەکی نادروست خەڵک بێئومێد بکەن کە بیری نەتەوایەتی و نیشتیمان پەروەری و ئینتیما نەماوە بۆ کوردستان و بۆ خاک و بۆ وڵات. بەڵام لەو چەند مانگەی ڕابردوو خەڵک ئیسپاتی کرد فعلا خەڵکی کوردستان بە ئێرادەیە و ئینتیمای نەتەوەی و نیشتیمانیش ماوە. بەو خۆڕاگریە چونکە حەقیقەت ئەگەر بەشەکانی تری عێراق، ئەگەر دەوڵەتەکانی ناوچەکەش بوون، لەو زەختەی کە لە هەرێمی کوردستان کرا، لەو بێئیمکانیاتەی بەتایبەتی لە ڕووی دارایی خەڵک کەم دەرامەت بوو، خەڵک دۆخی دارایی خراپ بوو، بەڵام خەڵک تحملی کرد و خۆڕاگر بوو. دڵنیا بن بە یەکگرتووی ئێمە، بە یەک ڕێزی ئێمە، بە دڵسۆزی و خۆڕاگری ئێوە ئەو قۆناغە تێدەپەڕی و خەڵکی کوردستانیش سەردەکەوی و ئەو قۆناغە بەسەرکەوتووی و بە ئیرادەی خەڵکی کوردستانیش تەواو دەبیتن. و ئێمەش ڕاستە لە چەند قۆناغێکی جیاجیا گرفتی ناوە خۆ هەبووە، کێشە هەبووە، ملەتانی ناوچەکەش هەمووی ئەو گرفتانیان هەبووە. بەڵام ئەوڕۆ ئێمە لایەنە سیاسیەکان، ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستان خەریکین پێکەوە
بەرنامە هەیە کە لە سەرەتای مانجی داهاتوو پەرلەمان دەست بەکار بیتن و کە پەرلەمان دەست بەکاربی بە تەکید هەنگاوەکانی تریشی پێکهێنانی حکوومەت و سەرۆکایەتی هەرێم دەست بەکار دەبی. وەمانەی ئەوە نییە کە پارتی وێچێتی بەتەنها بەعکسەوە لایەنە سیاسیەکانی تریش ئەوانەی لە حکوومەت لەگەڵ ئێمە شەریکن و ئەوانەی ئۆپۆزیسیۆنیشن هەمومان مەسئولین، چونکە بەرپرسیارەتی تەنها لایەنێکی سیاسی دوولایەنی سیاسی بەتەنها نییە، بەڵکو بەرپرسیارەتی ئەو جیهەت و لایەن و کەسانەیە کە هەست بەرپرسیارەتیەکەن. معارەزە بوون ئۆپۆزیسیۆن بوون مانای ئەوە نییە دژایەتی حکوومەت و دژایەتی ئەزمموی هەرێمی کوردستان بە پێچەوانەوە ئۆپۆزیسیۆنی بەرپرس ڕێنیشاندەر و هاوکارە بۆ دەسەڵات و بۆ حکومڕانیدا. ئێمە ڕێز لە بیرۆبۆچوون و ئارای هەموو لایەک دەگرین، ڕێز لە هەموو کەسێک دەگرین ئەوەی کە لە خەمی کوردستان لە خەمی خەڵکی کوردستانە دڵسۆزە بۆ هەرێمی کوردستان. مەرجنیە پارتیبی مەرجنیە یەکێتیبی. هەموو جار ئێمە دەڵێین هەموو نیشتیمان پەروەرەکی ئەو وڵاتە، هەموو نیشتیمان پەروەرەکی کوردستان، ئێمە بە بەشێک لە خۆمان دەزانین، چونکە پارتی فعلەن غایە نییە، پارتی وەسیلەیە. حزبەکانی تریش وەسیلەن، غایە ملەت و خاک و وڵات و نیشتیمانی ئێمەیە. خەڵکی نیشتیمان و دڵسۆز و نیشتیمان پەروەر ئەو خەڵکانە کە حەز بە بەرپرسیارەتی دەکەن ئەوە جێگای ڕێز و تەقدیرن لای ئێمە، هەتا سەر بە هیچ لایەنی سیاسیش نەبن. بۆیە دڵنیا بن هەواڵان ئەو ڕۆکا و یادە ئەەکەینەوە، تەکید یادی هەموو تێکۆشەرانی گەلی کوردستان ئەەکەینەوە، یادی بارزانی نەمر و ئەو هەواڵانەی دامەزرێنەرانی پارتی دیموکراتی کوردستان دەکەینەوە، یادی هەموو ئەو سەرکردە تێکۆشەرانە دەکەینەوە کە مامۆستای پێگەیاندنی ئێمە بوون، یادی هەموو ئەو شەهیدانە دەکەینەوە کە خوێنی خۆیان کردە قوربانی بۆی ئەوڕۆ بۆ ئێمە دروست کرد، بۆ ئێمەیان دروست کرد. یادی دەست و بازووی ئەو پێشمەرگە و ڕێخستنەکانی هەموو لایەنە سیاسیەکانیش دەکەینەوە کە لە سەردەمی ڕژێمە یەک لە دوای یەکان سینجی خۆیان ئەدا بەرمەترسی و بەرگولەی دوژمن بۆ ئەوەی کوردستان ڕزگاربی و بەسەر بەرزی بژین. یادی هەموو ئەو خۆڕاگریەی ملەتی خۆمان دەکەینەوە کە فعلەن خۆڕاگر بوون، چ لە کاتی شۆڕش و قوربانیدار، چ لە کاتی ئەنفال و چیمیاباران، چ لە کاتی ئێستای دوای ڕاپەڕین و تحملی ئەو هەموو دۆخە ناخۆشیان کرد. دڵنیا بن گۆڕانکاری گەورە بەڕێوەیە، دڵنیا بن گۆڕانکاریەکە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان دەبن و بە دڵنیاییشەوە ئەو قۆناغە ناخۆشیەی کە بەسەرمان تێپەڕێت بەخۆشی دەگەڕێتەوە و ئاسۆیەکە زۆر ڕوونە و سەرکەوتن بۆ خۆڕاگری خەڵکی کوردستان دەبیتن. ئێمە شانازی دەکەین کە لە سلێمانی بە هەموو ڕەنگەکانەوە شاری هەڵمەت و قوربانیە، شاری خۆڕاگریە، شاری ڕۆشنبیری و ئەدەب دۆستیە، شاری گۆڕانکاریە گەورەکانە کە لە بەرژەوەندی خەڵک و وڵات و نەتەوەدا بێت و هەر ئەو تەوەقعش لە سلێمانی و لە خەڵکی سلێمانی دەکەین. جارێکی تر پیرۆزبایی یادی 16 ئاب، یادی دامەزراندنی پارتیمان، پارتی دیموکراتی کوردستان، یادی لە دایکبوونی سەرۆک مەسعود بارزانی لە خۆمان و لە ئێوەی خۆشەویست و لە هەموو خەڵکی کوردستان دەکەین. زۆر بەخێر بێن، زۆر خۆشحاڵ بووین، سەرفراز بووین کە ئەوڕۆ لە خزمەت ئێوە دەین. با زۆر کاتیش نەگرین ڕەنگە بەرنامەی تر هەبیتن و سەرفراز بن هەموو لایەک نەمری بۆ شەهیدان، نەمەری و سەربرزی بۆ هەموو شەهیدانی کوردستان، بۆ بارزانی باوک، بۆ کاکی دریس، بۆ هەموو ئەوانەی کە قوربانیاندا لە پێناوی دروستکردنی ئەمڕۆ. زۆر سپاس. لە ساڵیادی 79 ساڵیادی دامەزرانی پارتی دیموکراتی کوردستان پیرۆزبایی خۆمە نێرم بۆ جەنابی سەرۆک کە ساڵیادی لەدایکبوونی جەنابیانە و پیرۆزبایی لە خۆم لە جەنابی سەرۆک لە تەواوی کادران و لایەنگران و دۆستانی پارتی دیموکراتی کوردستانەکەم. 16 ئاب یادی 79 ساڵیادی دامەزرانی پارتی دیموکراتی کوردستان پیرۆز بێت لە جەنابی سەرۆک بارزانی، خانەوادی سەربەرزی شەهیدان، پێشمەرگە خارەمانەکان، ئەندامان و لایەنگرانی پارتی دیموکراتی کوردستان. دامەزرانی پارتی دیموکراتی کوردستان وەرچەرخانێکی گرنگ بوو لە مێژووی بزافی ڕزگاری خوازی گەلی کورد. پارتی دیموکراتی کوردستان هەمیشە ئامرازێک بەوە وەرگریکردن لە مافەڕەواکانی گەلی کورد بەکردەوەژەوەی سەلماندووە لە سەردەمی شۆڕشی ئەیلول و گوڵانی پێشکەوتن خواست و داستانی پردێ و سحێلا کەلوتی داعش و هەشتی شعبیان لە ئەرزنا. لێرەوە ئەمەوێ پێتان ڕابگەێنم
لایەنگران و ئەندامانی پارتی دیموکراتی کوردستان ئیرادە و ئومێدتان بەهێز بێ چونکە ئێوە ئیرادە و ئومێد و هێزن بۆ تەواوی خەڵکی کوردستان. بۆ پارتی دموکراتی کوردستان و بۆ ڕێبازی پیرۆزی باوکە بارزانی پەیمان نوێ دەکەینەوە لە میادەیە کە سەرباسێکی بۆ وەفای ئەو ڕێبازە بین و هەوڵ بدەین ئەوەی لە توانامان بێ ئەوەی کە بتوانین بیکەین بۆ سەربەخۆیی خاکی کوردستان بیکەین کە جەنابیان دائیمە ویستوێتی کە ئەمیلەتی کورد و بگەێنێتە کەناری ئارام کە سەربەخۆی کوردستانە و لەم یادە ئێمە سەربازێکی بۆ وەفای ئەو ڕێبازە بین و ئەو نەهامەتی و ئازیێت و ئازارانی کە باوکە بارزانی بۆ میلەتی چێشتووە ئێمە لە بیری ناکەین و سەربازی ئەو ڕێبازانی. ئێمە وەکو قوتابیان و لاوان وەکو گەنجانی شاری سلێمانی هەمیشە بۆ خزمەتکردنی شاری سلێمانی بەردەوامە بین هەمیشە دەنگمان لە پاڵدەنگی گەنجان و قوتابیان و لاوانایە هەمیشە هەوڵ بۆ ئەوەین پارتی دیموکراتی کوردستان زیاتر و زیاتر سیمای گەنجانی و قوتابیانی و لاوانی بێەوە دیار بێ. هەڵبەتە پارتی دموکراتی کوردستان لە ساڵی 1946 کە دامەزراوە زۆرێک لە دەستکەوتەکانی کوردستانە و پشکی شێری بەرەکەوێ لە ساڵی 1960 شۆڕشی ئەیلولی مەزن کە بە ڕێبەراتی جەنابی بارزانی بوو پارتی پشکی شێری بەرکەوتووە لەو شۆڕشەیە و دەستکەوتەکانی شۆڕشی ئەیلول ئەوە بوو کە ڕێکەوتنی 11 ئازار مۆرکرا کە دەستکەوتێکی باش بوو بۆ کوردستان لەو کاتەیە و لە هەمان کاتە هەم دەستکەوتی ڕاپەڕین هەم بەرەی کوردستانی هەم ڕاپەڕین هەم ڕیفراندۆمی خەڵکی کوردستان کە لە سایانەوە سێ خەڵکی کوردستان دەنگی پێەیە و لە هەمان کاتیشا دڵنیابن دەستکەوتی زیاترمانە بێ و ئێمە بڕیارمان داوە وەک پارتی کە هەتاوەکو میلەتی کورد نەبین نەگەینینە کەناری ئارام ڕانەوەست. لەبەرەوەی تیری دوژمنان ڕووی لە پارتیە لەبەرەوەی پارتی دیموکراتی کوردستان هەمیشە کوردستانیانە نیشتیمانیانە لە هەموو پرسە نیشتیمانی و لە هەموو پرسە کوردستانیەکان وجودیاتی هەبووە هەمیشە پارتی دیموکراتی کوردستان داکۆچیکارێکی سەرسەختی مافەڕەوەکانی گەلی کوردستان بوو ئەوە شۆکارەکەیەتی. شانزەی ئاب پیرۆز بێ لە هەموو لایەنگرانی پارتیمان هەموو هەواڵان و دۆستانمان لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەوجە و ڕاپەڕین و لەم ڕۆژەدا جەنابی سەرۆک لەدایک بووە ئێمە لێرەوە ڕۆژی لەدایکبوونی لێ پیرۆز دەکەین هیوای تەمەندرێژی بۆ خوازین خوای گەورە تەمەندرێژکە بۆ ئێمە بۆ هەموو هەواڵانمان لە کوردستان. پەیامی پیرۆزبایی ئەگەێرم هەم بۆ لەدایکبوونی سەرۆک بارزانی و هەم بۆ ساڵیادی 79هەمین ساڵی دامەزرانی پارتی دیموکراتی کوردستان ئەتوانم بڵم ئەم پارتە چەندین ساڵە بگەوەری و وەکو یەکەمین پارت ماوەتەوە خزمەتی مێژووی هەیە و لە هەمان کاتدا هەتاوکو ئێستاش لە خزمەتکردن بەردەوامە ئەمە وای کردووە هەتاوکو ئەم 79 ساڵە بە یەکەمین پارتمێنێتەوە بە گەورەترین پارتی هەموو کوردستان و لە تاوی عێراقدا وەکو پارتێکی کوردی بمێنێتەوە. پارتی هەر ئیشێ بکات لە کوردستان بە تایبەتی دوژمناتی لەسەر بۆ لەبەر ئەوەی پارتی تەنیا ئیشی حیزباتی ناکە تەنیا سیاست بۆ حیزباتی ناکە بۆ کوردایەتی ئەکە لەبەر ئەوە هەر جارێ بیری نەتەوەی بیری کوردایەتی لە کوردستان سەر هەڵاتەوە تری دوژمنان ڕوبەڕووی پارتیە بێتەوە چکە بەڕاستی چەکی کوردایەتی ئاڵای کوردایەتی پارتی هەڵی گرتووە. هەر حیزبێک هەر لایەنێک هەر شتێک کە یەکەمین بێت کە گەورەترین بێت ئەکرێت ناحەزیشیە بێ ئەکرێت ڕخنەگریشیە بێ ئەمەش هۆکارەکەی ئەوەیە کە بە گەوری خۆیەوە ئەکرێت یعنی ئەمانە ئاڕاستی ئەکرێن بەڵام ئەمە ئەتوانین لە لایەنە باشەکەیەوە سیرکەین ئەمە لەو لایەنەوە سیرەکەین کە بۆ باشترکردنی خۆمان بۆ باشترکردنی حیزبەکە ئێمە ئەتوانین ئەو ڕخنانە قبوڵ بکەین. لە پایتەختی ڕۆشنبیری نەمەڵبەندی کوردایەتی لێرەوە پەیامی پیرۆزبایی لە سەرۆک و ڕاپەڕینکردنەوەی ڕێزدار مەسعود بارزانی دەکەین بە بۆنەی ساڵیادی دامەزرانی پارتی دیموکراتی کوردستان و ڕۆژی لەدایک بوونیەوە لێرەوە بەڵند و پات دەکەینەوە کە هەمیشە خزمەتکاری ڕێبازە پیرۆزەکەی بارزانی نەمر و هەستە نەتەوایەت و نیشتیمانیەکان بین. بە بۆنەی شانزەیە بۆ پیرۆزبایی لە خۆمان و پارتی دیموکراتی کوردستانەکەم وەکو حیزبی ڕقەمیەک لە هەرێمی کوردستان و عێراق و پیرۆزبایی لە ڕۆژی لەدایکبوونی جەنابی سەرۆک بارزانیەکەم وەکو مەرجە و گەورەی
48 ملیۆن کورد لە هەر چوار پارچەی کوردستان. ئەگەر ئەوە لە ڕابردوو بدەینەوە پایتەختی ڕۆشنبیری کە شاری سلێمانی بووە هەمیشە مەڵبەندی کوردایەتی و هەوڵ و تێکۆشان و خەبات و شۆڕشە گەورەکان لێرەوە دەستی پێ کردووە. هەموو ئەو کەسایەتیە ناودارانەی کە لە مێژوودا خەباتیان کردووە لە شۆڕشە گەورەکانی کووردا بەشداریان کردووە لە پایتەختی ڕۆشنبیری سلێمانی و لێرە بەڵێن دووپات دەکەینەوە بۆ ڕێبازە پیرۆزەکەی بەرزانی نەمرکە بە هەمان گڕوتینی ساڵانی ڕابردوو شۆڕشی ئەیلول و شۆڕشی گوڵانی مەزن خەبات دەکەین و تێدەکۆچین لە پێناو بەرژەوەندە باڵاکانی نەتەوەی کورد و بەرژەوەندەکانی پارتی دموکراتی کوردستان. کاروانی خەبات و ئاوەدانی پارتی لە 79 ساڵە بەردەوامە وەدایان بە ئیزنی خوای گەورە بەدایان 79 کەش بەڕێیەکەین ئێمە پێش ئێمە ئاوایان هێناوە وەنەوە دوایەوەی ئێمەش هەر بەردەوامە بن وە داواکاریم لە گەنجی من لە سلێمانی و قساکەم لە گەنجی سلێمانی و زائیدەن هەرێمی کوردستان پارتی ماڵی هەمووانە پارتی هەمووانەی کەسێکنەوە تا کەسێک نییە ئەوەی وولایەکی هەیە یاخود لە دڵیا شتێک هەیە پارتی بوونێ قەرزدارە با خۆی بێ بە خێراتنی خەڵکان نە خەڵک بە خێراتنیکان لە ناو پارتی. لە ناخی دڵمەوە پیرۆزبایی خۆم ئاراستەی جەنابی سەرۆک بارزانی و خانەوادەی سەربەرزی شەیدان و پێشمەرگە قارەمانەکان و هەموو کوردستانیانی خۆشەویست دەکەم بە بۆنەی ئەوەی کە لەم ڕۆژەیە یادی لەدایکبوونی جەنابی سەرۆکە و لە ناخی دڵمەوە هیوای تەماندرێژی بۆ ئەویش ئەخوازم و کوردستانی شەر ئاوادان بێت.